ساڵی 2000ەوە دەستم بە کاروباری نووسین کردووە. نووسینەکانم زیاتر لە مەجای لێکۆڵنەوەیە بوو، لە بواری ژنا بوو، لە بواری نەتەوەییا بوو. لەبەرەوە یەکەم کتێب کە من نووسیمە پرادیگمایشن لە ساڵی 2000 من دەستم کرد بە نووسینی. لە ساڵی 2004 پلەی یەکەمین بەدەستێنا لەسەر ئاستی وەزارەتی ڕۆشنبیری. کتێبەکە هەر خۆیان بۆیان لە چاپبامانە وەکو هەدیەیەک دەستخۆشیان لێکم. کتێبەکە بەڕاستی کتێبێکی زۆر باش بوو. دوا بەدوای ئەوە من دەستم کرد بە کتێبی بە کاری وەرگێڕان، چونکە بەڕاستی وەکو حەزێک لە لای من هەیە، حەزەکەم کاری نووسین و وەرگێڕان و لێکۆڵینەوە و ئەم جۆرە شتانە. لەبەرەوە دەستم کرد بە وەرگێڕانی چەند کتێبێک. لەو کتێبانە ژن و سۆسیالیزمم کرد. ژن و سۆسیالیزم کتێبێکی گەورەیە، نووسەرا ئەسڵەکەی ئەڵمانیە، خەڵکی ئەڵمانیایە. ئەم کتێبە کتێبێکی بەڕاستی زۆر گرنگە کە هەموو ژنێک بخوێنێتەوە، چونکە بەڕاستی پرزانیاریترین کتێبە لە جیانە و باسی مێژووی ژنەکات، هەر لە کۆمەڵی سەرەتاییەوە هەتاکو ئەو مەرحەلانەی کە نووسراونێتەوە. ئەم کتێبە تەنها لە زمانی خۆیان 40 جار لە چاپ دراوەتەوە و بۆ هەموو زمانەکانی دنیاش وەرگێڕانی بۆ کراوە. بە هەمان شێوە منیش وەرگێڕانم بۆ کردو بۆ سەر زمانی کوردی. یەکێتی ژنانی کوردستان ئەوان هەستان بە چاپکردنی کتێبەکە. لە ئێستا لە بازاڕا پێم وابێ نەماوە، چونکە ئەو تقریبا 1000 لە تیراژەکەی 1000 دانێ لە دەرکرا بوو. ئەو لە ماوەیەکی زۆر کەمە ئەو کتێبە کۆتای پێات، هەمووی کڕان ناو بازاڕەکانە نەما. ئێستاش خۆم تەنها لە ڕاستە نسخەیەک ماوە، ئەویژۆکو لە ناو کتێبخانەکەی خۆمە ماوەتەوە. ئینشاءڵڵا ئەگەر لە داهاتووە ئەو دەرفەتە ببینمەوە دەرفەتێکی باشتر، ئەتوانم جایەکی لە چاپ ببەمەوە بە دەستکاری پێشێکێکی نوێەوە. کتێبی خاتو گەلاوێژم هەیە، گەلاوێژ خێزانی خاڵی خۆشبی ئیبراهیم ئەحمەد. ئەویش باسی سەرگوزەشتە و ژیانی خۆیەکات. ئەم کتێبە من لە کوردی و کردووە بە زمانی تورکی. لە هەمان کاتە کتێبی ئیشکەنجەی سپی و ئیمراڵ لە ئیمراڵی، ئەمە کتێبەکە خۆم نووسیمە. هەم بەحسی زانکۆم بۆ ئەو کاتی کە تەخەڕوجم کرد بۆ مەرحەلەی بەکاردەبەست. ئیترە بوو ئەم لێکۆڵنەوە تۆزێکی تر فراوانم کرد و لە ڕێگەی هەر زانکۆکەی خۆمەوە لە چاپ درایەوە. سوپاس بۆخوا خوێنەرێکی باشی هەبوو. لێکۆڵنەوەیەکی یاساییە زیاتر لەسەر ئەو ئیشکەنجانەی کە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ لەسەر سەرکردەیەکی کورد ئەکرێت لە ناو زیندانی ئیمراڵیە. وەکو کوردێک بە پێویستم زانی کە ئەمە بکەم، یعنی هەر سەرکردێکی تریش بێت، هەر کوردێکی تریش بێت لە شوێنێکە ناحەقەیەکی لە بەرامبەر ئەکرێت، بە تایبەتی من کە بوارەکەم بواری یاساییە بە ئەرکی سەرشانی خۆم زانیوە کە ئەم لێکۆڵنەوەی لەسەر بکەم. ئەوش خوێنەرێکی باشیە بەڕاستی. من لە ئێستاە بەهۆی ئەوەی کە وەکو پیشەکەم پیشەی پارێزەریە زیاتر حەز بە لێکۆڵنەوەی یاساییەکەم. لەبەرەوە من لە حاڵی حەزرە لە ئێستاە ژن لە ناو یاساکانی عێراقا، بە تایبەتی لە یاسای ئەحواڵی شەخسیە و ئەو گۆڕانکاریانەی کە پێویستە لە ناو یاساکانی ئەحواڵی شەخسی و یاسای مەدەنی و یاسای جنایەتیشا بگرێت دەرحەقی بەژن. ئێستا لێکۆڵنەوەکەم تەواو کردووە، گاندوومەتە نەتیجە، بەس ئیتر بۆ شوێنێکی باش ئەگەڕێم کە بتوان کتێبەکە لێ چاپبەن و هەروەها بکەوێتە بەردی دێخوێنەر. لە هەمان کاتە لە ئێستا من ڕۆمانێکی تازەم دەست پێ کردووە. ڕۆمانەکەم ئەوی شەر تعبیرە تقریبا لە ژیانی ژن و لە دایکبوونی کرد. لە نیوەیە تەواو نەکردووە، ئیشەڵڵا هەر کاتێکە تەواو بوو ئەو کاتێ ئێمە لە چاپی نووسەرە ژنەکان بۆ تەواوی هەموو دنیا ئەڵبەت کاریگەریان هەیە. هەرچەند ژمارە وەکو ژمارەیان زۆر کەم بێت، بە تایبەتی لە کوردستانە ژماری نووسەرەکان کەمن، بەڵام ئەگەر هەش بن یعنی باشن بەڕادەیەک کە ئەتوانی ینی ئیسفادیان لێ بکرێت، بەڵام گرنگی پێ نەدراوە. من وەکو خۆم بەڵێ کاریگەریان هەبووە لەسەرم. ئەڵبەتە نووسینی کتێبەکانم بەڕادێکی زۆر بوو ئەوەیە کە بتوانم ئەو شتێک کە لای من هەیە، ئەو زانیاری کە لای من هەیە
بیگەنم بە دەوروبەرەکەم کەوا بزانم ئامانجی هەموو نووسەرێکیش بەو شێوەیە طبعا تۆ ئەگەر کاتی هەستەکەیت شتێک لە لای تۆ هەیە یعنی بە بەردەوامی خوێندنەوە خۆ بە بەرهەمێکیشی هەبێت ئەو خوێندنەوانە بەتایبەتی ئەگەر ئیشەکە ئیشی لێ کۆڵنەوە بێ و ئاسانتر ئەبێت چونکە و بەرپرسیارەتێکیشە لە ئەستوی تۆ بەڕاستی من ئێستا لە ناو چارچێوەی ئەو داوانی کە خۆم ئەیبینم لە ناو دادگاکانە بەڕاستی زۆر چیرۆکی تراژیدیا هەیە کە ئەتوانم بگەنم بە دەوروبەرم زۆر مادەی یاسایی هەیە کە ئەتوانێت لێ کۆڵنەوەی لەسەر بکرێت ئەمانە هەمووی ماتەریالێکی زۆر باشن ئەم ماتەریالان ئەگەر هەموو بەیەکەوە هەرکەس لە ئاستی خۆی بگەێنە بە دەوروبەرەکەی ئەلبەتە نەتیجەیەکی باشی ئەبێ بۆ کۆمەلگا چونکە بەشێکە لە وشارکردنەوەی کۆمەلگا بە تایبەتی توێژی ژنان بەگشتی 4 کتێبی وەرگێڕانم هەیە وەکو نووسینیش 4 کتێبی نووسینی خۆشم هەیە بە تێکڕاکە تا 8 کتێبەڵە لە ڕاستیە نووسین حەزە خولیایە کە لە ئینسانە هەبوو حەزەکەیت دەستی پێ بکەیت من خۆم کە پیشەکەم پیشەی پارێزەریە ئەگەر وەکو دەرفەت بڵم بەڕاستی دەرفەتەکەی زۆر کەمە دەرفەتی نووسینی زۆر کەمە چونکە کاری پارێزەری کارێکی ماندوو کەرانەیە ینی واو لێکە کە دەرفەتی نەبێ بۆ زۆر شتی تر بە تایبەتی بۆ خوێندنەوە بۆ نووسین ئەم جۆرەشتانە بەڵام تۆ ئەتوانین خۆ دەرفەتەکە دروستکەیت کاتێک کە حەزی لێ بوو خۆ توانین دروستی بکەیت لە ڕاستیە ژنان ئەتوانن هەموو بابەتێک بنووسن ئەتوان دەست بگرن بەسەر هەموو بوارەکانی ژیانە لە هەموو بوارەکانی ژیانە ئەوەی کە بیانەوێت بە ئیسراحەتی خوانە تیا بڕۆن و بێن و بینووسنەوە لەبەرەوەی ژن خاوەنی هەستێکی قوڵترە خاوەنی بیرێکی ورترە بە تێڕوانی من ئەو هەستە خۆڵی کە لە ژنا کۆ بێتەوە ئیتر بە هەر وەسیلەیەک بێت کە لەسەر ژن هەبێت ئەتوانێت دوای لێ بکات کە بتوانێت باشترین چیرۆک بنووسێت ژن ئەتوانێت باشترین ڕۆمان بنووسێت ئەلبەت ژن ئەتوانێت باشترین لێکۆڵنەوەش بکات چونکە زیاتر وردەکارە لە بابەتەکانە قاڵبوونەوەی هەستەکان لە ژنێکە وای لێکا کە وەکوتم ئەتوانێت باشترین ئەو چیرۆکانی کە لە ژیانە هەیە لە حەقیقەتە هەیە هەم بکاتە سەر هەڕاو بکە بە ڕۆمان بکە بە چیرۆک بکە بە داستان بەڵام لە کۆمەڵگایکی وەکو کۆمەڵگای ئێمەیە ئەلبەت نووسینی ڕۆمان یا با بڵێن نووسینی چیرۆک و دەرخستنی تاوەڕوتکردنەوەی تەواوی ئەو شعور ئەو هەستەی کە لە قوڵبوونەوەی ژنەکە هەیە تۆزێک زەحمەتترە بە تایبەتی بۆ گەنجان چونکە ئەگەر بێت و گەنجێک هەستێ بە نووسینی ڕۆمانێک بە تەواوەتی ئەو هەستێکی هەیەی دەری ببڕێت و بیاوێت کتێبەکە کتێبێکی سەرنجڕاکێش بێ بڵێن ئەو ڕۆمانی کە ئەنووسێت هەموو کەس حەز بە خوێندنەوەی بکات ئەبێت تاویز بات هەندێک لە ژیانی خۆیان وەکو با بڵێن تووشی ڕوبەڕووی ڕەخنابێتەوە ڕوبەڕووی ئەوە بێتەوە لەوە چێت تێڕوانێکی تری لەسەر دروست بێت چونکە ئیتر سروشتی ئینسان بەو شێوەیە کاتێک کە تۆ بتێ بە تاوەتی ئەو شعورێک کە هاتە بکەیت سەر کتێبەکە وەک ئەوەیە کە تۆ خۆت بنووسیتەوە کاتێک کە خۆ نووسیەوە یعنی بە شێوەیەکی تەواو لەبەر چاوی خەڵک ئەبیت بۆیە ئەبێ بە هەموو شێوەیەک تۆ خۆت حازر بکەیت کە خەڵک چۆن پێشوازیەکەن لەم کتێبەی تۆ لەم بینینەی تۆ لەم دنیا بینینەی تۆ بۆیە تۆزێک زەحمەتترە نووسینی ڕۆمان و چیرۆک بەڵام ژنان زیاتر لە بواری لێکۆڵنەوەی توان شتی باش بکەن مەسەڵەن هەر بەڕاستی ژیانی هەر ژنێکی کورد چیرۆکێکە بۆ خۆی ئەتوان لە چوارچێوە ئەوەی کە بەسەریان هاتووە ئەوەی کە لە دەرودراوسەکانی خوان ئەبیستن ئەوەی کە لە ناو نیشتیمانەکانە بینیویانە ئەوەی کە بیستویانە ئەتوان هەردێکەوە لە ئاستی خۆیانەوە شتێک بنیاد بنێن ئیتر خۆشحال هەر بە نووسینیش بێ ئەتوان مەسەڵەن دایک بێت بیکە بە چیرۆک و بۆ مناڵەکانی باس بکات ڕۆژنامە نووس ئەتوانێت بیکە بە کورتە چیرۆک و لەناو ڕۆژنامەکە خۆیان بڵاوی بکاتەوە نووسەر و تاقەیەکی باشی هەیە ئەتوانێت بە شێوەی کتێب بڵاوی بکاتەوە ئەمە کتێبەکەی جوابەرهەمی خۆمە گۆڕەکەی دایکم گۆڕەکەی دایکم ڕۆمانێکە لە 22 حوتی ئەم ساڵدا توانیمان کە مەراسیمێکی بۆ بکەین و بەسەر ئامادەبوان دابەشی بکەین ئەم کتێبە باز لە بەدبەختیەکانی شاڵاوی ئەنفالەکە کە بەسەر گەلی کووردا هێناوێتی ناوڕۆکی ئەم کتێبە پێکاتوە لە باسکردنی هەموو ئەو قۆناغەی کە گەلی کورد پێ تێپەڕی لە مەرحەلەی شاڵاوی ئەنفالە ئەو زۆر زەحمەتیانی کە بەسەر گەلی کووردا هاتووە لەم کتێبە من باسی ئەوە کەم کە لە هەموو لایەکەوە ژیان نەمابوو بۆ کورد یعنی سەختترین ڕۆژەکانی ژیان بۆ گەلی کورد
لەم ڕۆژانەیە چۆن ئەڵەن هەچی دار و بەرد بۆ بە مردن و بەسەر گەلی کووردا داباریوە ژیانی گەنج ژیانی مناڵ ژیانی ژنان ژیانی تەواوی خەڵک بە پیر و گەنج و ژن و پیاوە چەند لە زەحمەتیا بووم لە هەمان کاتە ئەم کتێبە ئەتوانم بڵێم باشترین سەرچاوەیە بۆ ئەوانی کە ئەیانەوێت بزانن شاڵاوی ئەنفال چۆن بۆ و ئەو تراژیدیانی بەسەر گەلی کووردا هاتووە ئەتوان لەم کتێبە ببینن ئەم ڕۆمانە ڕۆمانێکی نەتەوەیانەیە ڕۆمانێکە کە هەرچی سەرگوزشتەی عاشق و خۆشەویستیە هەرچی ئازار و ئەلێمە کە بەسەر گەلی کووردا هاتووە هەرچی بیرەوەری گەنجێکە کە بەسەر دەشتایەکانی گەرمیانە بینیوێتی ئەو گۆڕانکاریانی کە حیزبی بەعەز لە ناو ناوچەکە دروستی کردو لە ڕێگەی شاڵاوی ئەنفالەوە من حەزم کرد ئەم کتێبە لە ڕێگەی ئەم ڕۆمانەوە ئەوانەی کە خەڵکی دەرۆن خەڵکە بیانیەکان بتوانن لە زمانی ئێمەوە ئێش و ئازارەکانی ئێمە بخوێننەوە بیبیستن کە لە ئێستا چەند سەرچاوەیەک بڵێن خەڵکی دەرەوە ئەوانی کە زمانی عەرەبی و زمانی تورکی زمانی فارسین وعدیانەوە کە کتێبەکە تەرجمە بکەن بۆ سەر ئەو زمانانە و من وا تەسەورەکەم کە کتێبەکە بەڕاستی ڕۆڵێکی باش ببینێت لەوەی کە دەوروبەر وڵاتانی دەرەوە لە زمانی خۆمانەوە ژیانی ئێمە تراژیدیای ئێمە ببیستن و هەروە ئەم کتێبە لە ڕاستیە من جارێکی تریش باسی ئەوم کردووە هەر کەسێ بیخوێنێتەوە خۆی تیابینێتەوە هەر ژنێک بیخوێنێتەوە خۆی تیابینێتەوە هەر پیاوی بیخوێنێتەوە خۆی تیابینێتەوە هەر گەنجێک هەر مناڵێک بیخوێنێتەوە خۆی تیابینێتەوە چونکە لە ڕاستیە باسی لە هەموو تەواوی وردەکاریەکانی ژیانەکە ئەگەر بێت و یەکێک ئەم کتێبە بخوێنێتەوانێ من وا تەسەورەکەم کە یەکسەر خۆی لە سوچێکی کتێبەکە ئابینێتەوانێ و حەزەکە تا کۆتایی کتێبەکە تەواویەکە بەردەوام بێ لە خوێندنەوەکەی لەو ڕۆژەی کە کتێبەکەم دەرچووە گۆڕەکەی دایکم چەندین کەس پەیوەندیان پێوە کردومە زۆر دڵخۆش بووم بۆی کە ئەویان ڕاگەاندۆ کە کاریگەری لێکردوون لە ڕاستی ئەگەر ئەم کتێبە توانی بێتم لە ڕێگەی ئەم کتێبە و کاریگەری لەسەر کەسێک بکەم ئەمە بۆ من جێگی دڵخۆشیە مەسەلەن یەکێک تەلەفۆنی بۆ کردم بەڕاستی کاتی پەیوەندی پێوە کردم زۆر بە گریانەوە قسەیە کرد ئەیوت ئەو مەقتەعی کە تۆ باسی کردووە بە تایبەتی باسی مناڵی کردو من ڕێک خۆم تیابینیوەتەوە لەبەر ئەوە ئەڵێ هەموو شتی ژیانی کۆن هاتەوە بیر یەکێکی تر پێمەڵە لەو ڕۆژێت من ئەم کتێبەی تۆم کەوتۆتە بەردەست من 3-4 جار چوم سەردانی گۆڕەکەی دایکمەم کردووە ئەڵێ بەبێ ئەوەی کە تۆ خۆت ئاگاو لێبێت ئەمە خزمەتی لایەنی ڕۆحی منێ کردووە یعنی بەو شێوەیە سوپاسنامەی و سوپاسی خۆیانە نێرمەوە من طبعا ئەمە جێکی دڵخۆشیە بۆ من ئەگەر من توانی بێتم شتێکی بەو شێوەیە بکەم بۆ شێوەیە کاریگەریم لەسەر خوێنەر هەبێت چونکە بەڕاستی من خۆشم مام کاتێک کە دەستێن بە کتێبێک ئەی خوێنمەوە حەزەکەم کتێبەکە پڕ لە زانیاری بێت کتێبێک بە سەرنجڕاکێش بێت یعنی یەکەم داپەرەکە خوێندمەوە حەزکەم تا کۆتایەکەی بڕۆم نەک تەنها کتێبێک بێت بە زمانێک نووسرا بێت یان با بڵێن باس لە ڕووداوێک کات کە حەقیقی بێ یان خەیاڵی بێت ئەمە کێشە نییە چونکە ڕووداوی ئەنفال ڕووداوێکی تابلۆی حاگەین ڕووداوێکی حەقیقی بەسەر میلەتی ئێمە هاتووە بەڵام وەکو بەکارهێنانی ناوەکان وەکو ڕووداوەکان وەکو ناوی لاتیەکان خۆم دروستم کردە ناوەکان بۆ ئەوی هیچ لەسەر هیچ لانێک لەسەر هیچ کەسێکی شتێک نەکەوێت بەڵام بەشی خۆی لانی حەقیقیشی تیا هەیە ئەو شتێکە زۆر کاریگەری لە من کە بەڕاستی دوای دەرچوونی کتێبەکەم ئەوە بوو لە ڕاگەاندنەکانە ناو ڕۆژانی ئاخیرا من ئەوەم بیست کە یەکێک لەو کچانی کە ئەنفالەکرێت لە ناو سچنەکانە ئەنووسێت ئەڵێ باوکە بۆچی منە ڕزگار نەکە لە دەستی سەربازەکانی دوژمن جا من لە کتێبەکە خۆشماڕێک ئاماژە بەواکەم ئاماژە بۆکەم کە کچێک هەیە ئەو کچە زۆر خۆشەویستێکی هەیە بەڵام ئایلەکەی باڵێن باوک برا کوڕە مامەکانی ئەمانە حەز ناکەن وەکو شتێکی وەکو خروورێکی فیوداڵیە بینن بۆ خۆیان وەکو شتێکی نزیکبوونەوەیکی عاشایری وەکو نزیکبوونەوەیکی چینایەتی چینی فەقیر و چینی دەوڵەمەند لەبەرۆ ڕێگەی پێ نایەن کە لەگەڵ ئەو کوڕا بە لەگەڵ کوڕا زەواج بکەن بەڵام کاتێک کە سەربازەکانی دوژمن یەن دەست بەسەر لادیەکە ئاگرن زۆر بە ئاسانی کچەکە کەوتە بەردەستی ئەو هەموو سەربازە جا من لە ناو کتێبەکە باسی دیالۆگێکی کچەکەکەم لەگەڵ باوکیان کە بە چاو دیالۆگەکات ئەو کاتێک کە سواری زیلەکانیانەکەنیان بن بۆ سەحرای عەرەبستان لێو پرسیاران لە باوکیە کات کۆمەڵی دیالۆگی تایە
ئیشەڵا ئەوەی کە ئەی خوێنێتوانێ بتوانێت بەتەواتی لە شەڵاوی ئەنفال تێبگا و ڕووداوەکان وەکو خۆی ببینێت لە ناو کتێبەکان. دەی باوکە ڕزگارم بکە هەر چۆن بەربوو تێگیانی سەنگەر و لە سەنگەرتدا لەم سەربازەش بدە و ڕزگارم بکە باوکە. ئەم کچت کە سەنگەرت بەشانی نەدەزانی ئەم سەربازانەشی بەشایان مەبینە. بانگی براکانم بکە. تەنان بانگی هەموو پیاوانی ناو ئەو ئۆتۆمبیلەش بکە و لەم سەربازانە بدە و ڕزگارم بکە. نەتێشت ئەو کەسەی خۆشی دەوێم سێرم بکات. مەشێ لە دوژمنەکانمان دەستم لێ بدەن. دەی بۆ ڕاوەستاویت وەرە کچەکەت ڕزگار بکە باوکە.